گەوری و کاس شتەکەش پێ باشە زۆرکی کۆپارە کە حەوت شێوازی هەیە وەکو چۆغە و قەمیسی و مراخانی و ستاخانی و کۆی و قاتی شاڵ و ئەو شێوازانە ئەم شێوازانە سەردەمانێک نرخی و تایبەتی خۆی هەبوو لە دوورینەکە و لە نرخی قوماشەکەی بەڵام ئێستا بەبوونی هاوردنی هەنێک جلوبەرگی سینی و کاڵای پانتۆڵ و تیشێتەوە تەسیری زۆری لە بازاڕی ئێمە کردووە. جێی سەرنجی هەموو خەڵکێکە هەموو عالەمە شتێکی پۆشتەیە جوانە سادەیە لە بەرکردنی خۆشە موریحیتایە ئەمە جلی کوردیە. گەنجی ئەم ڕۆژ جلی کوردی ناکە لەبەر نەبوونی دوای جلێکی زۆر جوان لە بازارڕ هەیە ئەجە قەمیسێکە کڕێت لەگە پانتۆڵێکا ئەوی کاتە بەری و ئەڵی کورد لە ساڵی پێ بمە سەر میشوی کار نییە هیچ نییە ئەمەم باشتر وەک لەوەکە باڵێمە جلێکی کوردیا و 40-50 تێچێ و بەڵام بۆ لە تەمەوەی لە تەمەەن منای بەگەورتر بێت چاری ناچارە پێ عی بەجلی پانتۆڵ قەمیسکار بەری